ئەوە زەیتی زەیتونی خۆمانە و ئومێد دەکەم کە چەند ساڵی ئایندە لە ساڵانی ئایندە ئێمە بە ئاستێکی زۆر بەرز بگەین زەیتونێکی بەتام و خۆش بۆ پێشخستنی کەرتی کشتتوکاڵ و پاڵپشتیکردنی زیاتری جوتیاران لە هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ بە هاوکاری حکوومەتی ئیتالیا کارگەیەکی بەرهەمهێنانی زەیتی زەیتونیان لە شاری هەولێر کردەوە کە هەموو جوتیارێک ئەتوانێت لە داهاتوودا زەیتونەکانیان لەو کارگەیەدا ساغ بکەنەوە و دوجار زەیتێکی ئەسڵی لێ بەرهەم بێنن. وەزیری کشتتوکاڵی هەرێم لە لێدوانێکدا ڕایگەیاند ئەم پرۆژەیە بڕی 1 ملیۆن یۆرۆی لەلایەن حکوومەتی ئیتالیا و بڕی 98 ملیۆن دیناریشی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ تەرخان کراوە. ئەم کارگەیت بە هاوکاری وڵاتی ئیتالیا ئەوان کڕیویانە کە نزیکە 1 ملیۆن یۆرۆیان لێ خەرج کردووە و بەدامی ئێمەش پاڵپشتی ئێمەش کە 98 ملیۆن دینارمان بۆ تەرخان کردو ئێستاەوەی کە لێرانە لەو چاکردن و دامەزانی لێرانە بەڕاستی لە ئەستۆی وەزارەتمان بووە. ئەم کارگەی دانراوە بۆ زەیتی زەیتونی جوتیارانی هەرێمی کوردستان بە پاڵپشتێکی زۆر خۆ لێ دەرەوە تەنی بە 200,000 دیناری زەیتی زەیتون لێ دەگرن بەڵام ئێمە بە دەعم براماندا بە 75,000 بۆیان دەکەین وەکو دامێک بۆ جوتیارانی خۆمان و سوپاس بۆخۆ ئەم ساڵ زەیتون بەرهەمی باشی بووە. ڕێژەی زەیتی زەیتونی هەرێمی کوردستان زۆر ئاستێکی باشی وەرگرتووە کە لە تقریباً گەیشتوتە سەدا نزیکەی 21. ئێمە دیارە ئێستا ئەم کارگەیە ڕادستی کۆمەڵی هەرەوەزی زەیتون دەکەین بۆ کەوان سەرپەرشتی بکەن بەڵام ئێمە چاودێریان دەکەین. کۆمەڵی هەرەوەزی زەیتون کە سەرپەرشتیاری کارگەکە دەکەن دەڵێن کردنەوەی ئەو کارگەیە یەکێکە لەو دەستکەوتانەی کە لە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆری جوتیاران بەدەستیان هێناوە و دەشڵێن پێویستە جوتیاران لە داهاتوودا گرنگی بە بەرهەمی زەیتون بدەن و ڕاستەوخۆ لە دوای لێکردنەوەی زەیتون بۆ کارگەکەی بەرن تاوەکو زەیتێکی زیاتری لێ بەرهەم بێت و دەشڵێن بێت جیاوازی پێشوازی لە جوتیاران دەکەن و لە بەرامبەر هەر تەنێک تەنها 75,000 وەردەگرن. ئێمە ئەو ماوەی 4 مانگە خەریشینە دە ڕۆژ دەبی بەکارکەتیە مەعمەلەشی سەرکەوتووە لە خزمەتی جوتیاردایە ئیشی ئەوەیە زەیتونی دەکاتە زەیتەشی تەندروست یعنی کە ئەتوو زەیتونەکەت دەینی زۆری زەیتونەکەت دەزانێت کە زۆری زەیتونەکەت زەیتونێکی باشبی زۆرێکی باشت دەدات ئەگە زۆرەکەی خراپبی ڕەنگە زۆرێکی خراپت بداتێ. داواکاریمان لەو برا جوتیارانە ئەوەیە هەر کاتەشی زەیتونەکەیان لێ کردەوە مەسەلەن ئەوڕۆ ئەگەر لێیان کردەوە بەیانی بیگەینە کارگەی لەبەر ئەوەی ئەگەر چەند تاخیری بی ئینتازی کەمتر دەبێت. بۆ یەکەمین جا لە سەهاستی هەرێمی کوردستان بە هاوکاری وەزارەتی کشتتوکاڵ کارگەیەکی بەرهەمهێنانی زەیتی زەیتون کرایەوە. سەرپەرشتیارانی ئەو کارگەیەش دەڵێن لێرە بەدواوە جوتیاران بەبێ جیاوازی دەتوانن زەیتونەکانیان بێن و زەیتێکی ئەسڵی باشیان بۆ دروست بکەن دوجار بە تەندروستیەکی باش بیدەن بە هاوڵاتیان. ئاراس عەزیز کەناڵی پێە هەولێر.